سڵاوتان لێبێ بەڕێزان لە دیدارێکی تایبەت لەگەڵتانین لەگەڵ کەسێکی زۆر تایبەت لەگەڵ میوانێکی تایبەت کەویش گەورە ئابووریناسی جیهان و کۆماری چیکە بەڕێز دکتۆر تۆماش سێدڵاچێکە کە بەڕێزیان خاوەنی چەندان بابەتی بەپێزن لە بواری ئابووریدا لەگەڵەوەشدا دکتۆر تۆماش سێدڵاچێک وەک یەکێک لەو سەد بیرمەندەکاری گەرانەی جیهان هەژمار دەکرێت کە بە تێزەکانی لە بواری فەلسەفەی ئابووریدا خزمەتێکی بەرچاویان بە زانستی ئابووری سەردەم گەیاندووە. بەڕێز دکتۆر تۆماش سێدڵاچێک ماوەی چەند ڕۆژێک لەمەوبەر لەسەر داوای بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆک وەزیران سەردانی هەرێمی کوردستانی کرد کە لەگەڵ بەڕێزیان بۆ ئەوەی تاوتوێی دۆخی ئابووری هەرێم و هەروەها چۆنیەتی پەرەپێدانی ئابووری بکەن کە بێگومان هەنگاوی جدی دەنێ ئەم پەرەپێدان و پێشخستنە پێویستی بە هەنگاوی جدیەوە ڕوا بە پشتبەستن بە کەسانی ئابووریناس و کەسانی گرنگ لە بوارەکەدا وەکو بەڕێز دکتۆر تۆماش سێدڵاچێک لەگەڵ بەڕێزیان گفتوگۆیەکی ورد دەکەین لەسەر پرسی ئابووری بەرەو پێشبردننی ئابووری هەرێمی کوردستان با سوپاسەوە بەڕێزیان لەم دیدارە تایبەتە لەگەڵمانن دکتۆر تۆماش سێدڵاچێک سوپاس بۆم دەرفەتە خۆم بە خۆشحاڵ دەزانم لەگەڵ ئابووریناسێکی گەورەی جیهان و کۆماری چیکدا دەنیشم و گفتوگۆ دەکەم. لە سەرەتاوە دەمەوێت لەوە دەست پێ بکەم جەنابەت یەکەم جار چەبێتە کوردستانت چۆن بینی و لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا کە لە کوردستانی چیت بینیوە لێرە؟ لە ڕاستیدا من زۆر خۆشحاڵم کە لێرە بن ئەمە یەکەم جارە سەردانی ئەم ناوچێ بکەم بەلای منەوە ئەمە دەواازەیەکە بۆ سەردانی هەرێمێکە بۆ ئەوەی کە زۆر شتی لەبارەوە بنووسمە و من کتێبێکم نووسیوە سەبارەت بە مێژووی ئابووری لە ڕوانگەی فێلۆسۆفیەوە لە ڕوانگەی ئەفسانە ناسیەوە بۆیە کتێبەکەم دەست پێ کردووە لە داستانی گلگامشەوە کە لە ناوچەیەکی دوور لە ئێرە ڕوویدەوە بۆ ئەوەیکە بتوانم لە ڕێگایەوە زۆر شت ببینم و زۆر شت بناسم و شێدای بۆیە شەرەفێکی گەورەیە کە لێرە بم و ئەو کتێبە لەگەڵ خۆمان بێنمەوە بۆ ئەم ناوچە بۆیە من زۆر سپاسگوزارم بۆ ئەو داوەتنامێ یان ئەو بانگەشتنامەی کە ئاڕاستم کراوە. جەنابتان چەند ڕۆژێک لەمەبەر لەگەڵ بەڕێز قوبات تاڵەبانی دیدارتان هەبوو گفتوگۆتان کرد بە تایبەت سەبارەت بۆی چۆن ئابووری هەرێمی کوردستان پێش بخرێ چۆن هەنگاوی جدی هەبێت واروە چۆن ئەزمموی وڵاتانی دیکە وەربگیرێ بۆ بەرەو پێشبردننی ئابووری هەرێمی کوردستان و دانانی پلانێکی تۆکمە بۆ ئەم پرسە و لە ئێستاژە دەزانین بەڕێز قوبات تاڵەبانی لە هەوڵێکی جدیدایە بۆ ئەوەی گۆڕانکاری بکات لە سێکتەرەکاندا و سێکتەرەکان بەگشتی هەر سێکتەرە گرنگی تایبەتی خۆی هەبێ و لە هەوڵی ئەوەدایە کە ئابووری هەرێمی کوردستان بەرەو پێشبەرێ لە گفتوگۆکەتاندا بە تایبەت جختان لەسەر چی کردەوە و هەوڵەکانی بەڕێز قوبات تاڵەبانیش چۆن دەبینن بۆ بەرەو پێشبردننی ئابووری لە هەرێمی کوردستاندا. بەڵێ ئێوە لە بارودۆخێکی ئەجگار ئاڵۆزان بەڵام لەلایەکی تریشەوانە من کەسێکی زۆر گەشتبێنم هەلی زۆر لە ناوچەکەی ئەبینم و هەمیشە لە مێژوو داشتی باش ڕوو ئەدات و ئێمە لە کۆماری چیک ئەڵێن ئێمە وەکو معجونی ددان واین ئەبێ فشاری بخەیتە سەرتاوە کەمێکێتە دەرەوە لەبەرەوەی کە ئێوە سیاسەتی چاودێریکردنی زۆر باشتان نییە جگە لەوەش ئەگەر بتوانم بڵێم ئێوە لعنەتی نەوتان لەسەرەوە بۆیە تەحەدیەکی گەورەتان لە بەردەمدایە بەڵام ئەتوانن یەک شت بکەن لە گۆشەنگای خۆتانەوە کەشێکی زۆر گرنگە بەهێزتر لە سیاست بەهێزتر لە سیاسەتی چاودێریکە بریتە لە ئەنجامدانی چاکسازی بزوێنەری ڕاستەقین وەکو بزوێن ڕاستەقینەی ئۆتۆمبیل وایە وەکو ئەو وایە کە لەناو ئۆتۆمبیلەکە لەسەر کوشتێکە دابنیشیت بەڵام ناتوانیت کوشتەکە لێ بخڕیت ئۆتۆمبیلەکە ناڕوات بەڵکو هەست بە تاسە و چاڵ و چۆڵەکانی سەر ڕێگاکە دەکەیت بەڵام ئەگەر بزوێنەرەکە لە هەر کۆمەلگایەک بێت و ریفۆرمی بۆ بکرێت چاکسازی بۆ بکرێت و ئەوە زۆر باشترە بێت و ئەوە باشتر دەبێت بۆ ئەوەی کە باشتر بیر بکەیتەوە نەک پشت بەستی بە کۆمەڵێک سەرچاوی سروشتی کە هەتا لە ڕێگەی ئەو توێژینەوەی کە ئەنجام دراوانە ئێوە سەرچاوی سروشتی زۆر دەوڵەمەندە هەیە بەڵام زۆر ئەستەمە جەختکەنە سەر ئەو سەرچاوەیە کە دەوڵەمەندتان دەکات لەوە گرنگتر بریتە لە خەڵک ئێوە خاکتان هەیە نەوتان هەیە بەڵام لەوانە گرنگتر بریتە لە خەڵک
بریتە لە مرۆڤەکان لە کۆماری چێکی ئێمە باشە دکتۆر تۆماش دواتر بەوردی دەمێ باس لە هەموو ئەو خاڵانە بکەم کە جەناب ئاماژەت پێدا و باس لە سێکتەرە جیاوازەکان بکەم لە هەرێمی کوردستاندا بەڵام هەروەکو بابەتێکی گشتی کە خۆشە لە ئەوتەکانە داماژەت بۆدا کە لە هەرێمی کوردستاندا سەرچاوی وزەی باشمان هەیە نەوتمان هەیە گازمان هەیە بە هەمان شێو لەگەڵ ئەوەش ینی کەش و ئاو هەوایەکی گونجاو هەیە لە هەرێمی کوردستان زەوی بەپیت هەیە بۆ کشت و کاڵکردن بەڵام بەپێی پێویست نەتوانراوە سوودیان لێوە بگرێ بۆ ئەوەی ئابووری هەرێمی کوردستان ئابوووریەکی باش بێ داهاتێکی باش بەدەست بخەین بۆ هەرێمی کوردستان یعنی چۆن دەتوانین سوود لە سەرچاوە سروشتیەکان وەربگرین کە هەمانە لە هەرێمی کوردستاندا لە خاکە باشەکە لە کشت و کاڵ هەروەها لە نەوت کە هەیە لەو وزە سروشتیانەی کە هەیە بۆ ئەوەی ئابوووریەکی تۆکمەی پێ بنیاز بنین. لەو بڕواایەدا سەرچاوە سروشتیەکان وەک ئەوە کاتێک کە تۆ یاری کۆمپیوتەری دەکەیت کاتێک وەکو هەندێک لە منداڵەکان کە دەیکەن وەکو ئەوە مەناعەیەکی باشتە بێ بە درێژایی هەمووی ژیان بەڵام لەگەڵ ئەوەش بەڵام پێویستە یاریزانێکی باش بیت بۆ ئەوەی کە بتوانانی سوودی یان لێ وەربگریت ئەگەر بێت و سەرچاوی سروشتیت نەبێت دەبێت خۆ دوای پیشان بدەیت کە سەرچاوی سروشتیت هەیە چکە لەوانەیە مەترسیەکی نەفرەت لێکراوە بێت نەفرەتی بێت ئێوە وەک وایە لە ناو خێزانێکی دەوڵەمەنددا لەدایک بێت و دایک و باوکت هەمیشە پارەت بداتی ئەو کاتە تۆ وا دەکەیت کوڕەکەت یا کچەکەت سەعی بکات و هەوڵ بات و کۆشش بکات و لە قوتابخانە سەرکەوتوو دەبێت هەماشە سەبارەت بە خوێندن و وەرزشە پێویستە بەسەر ئەو بارودۆخە سەختەدا ساڵ بێت لە ڕێگەی توانای کەسەکانەوە لەبەر ئەوە نابێت نەوتەکەت بخۆیت بەڵکو پێویستە بەکاری بهێنیت بۆ دروستکردن و بنیادنانی ژێرخانی ئابووری وڵاتەکەت یاخۆتە هەڵی گری پاشەکەوت بکەیت بۆ کاتێک کە بارودۆخ سەخت باست لانەوت کرد پێشتر لە وتەکانیش ئاماژەت بۆدا کە بێگومان هەرێمی کوردستان عراق سەرچاوێکی باشی نەوتی هەیە کامیشە وەک سەرچاوی سەرەکی پشتی پێبەستۆ بۆ داهاتەکەی و بۆ ئابووری و بەهێزکردنی ئابوووریەکەی بەڵام وەک خۆشت ئاماژت پێدا ینی لە هەرێمی کوردستان لە عێراقدا بە جۆرێک لە جۆرەکان نەوت بۆتە سەرچاوی نەکبەتی بۆ هەرێمی کوردستان کە بە پێچەوانەوە لە وڵاتانی دیکەدا بۆتە سەرچاوی نیعمەت و باشبوونی داهاتەکەیان بۆچی لە هەرێمی کوردستان و عێراق بەم جۆرەیە چونکە زۆر ئاسانە ئەگەر بمەوێت بە شێوەیەکی زۆر ڕقانەتە قسە بکەم و دیپلۆماسیانە نەبم ئەوە وا دەکات کە تۆ بە بەردەوامی پشت بەو سەرچاوانە بەسیت و لەسەری ڕاییت و گەورەترین گەنجینەیە گەورەترین یا دەوڵەمەندترین وڵاتی جیهانە ئەو هەوڵ دەدات پشت بۆ سەرچاوە سروشتیانە نەبەسێت تەنانەت لە قۆناغی ڕاگوزاری لە کۆماری چێک ئێمەشی زۆرمان نەبوو وڵاتەکانی دەور و پشتی ئێمە بۆ منە دراسی دەوڵەمەندمان هەبوو سەرچاوی سروشتی باشیان هەبوو بەڵام قۆناغی ڕاگوزاریەکە ماوەیەکی درێژتری خێن بۆیە ئێمە پەنجەمان بە دوگمەکەدانا بە شێوەیەکی خێراتر و بۆیە خێراتر بەرەو پێش چوین و ئەوەش وای کرد کە بازێک بدەین و هەندێک وڵاتی تریش لە جیهاندا هەن و چەندین لە کۆڵینەوە هەندەری دەخەنن کە هەماهەنگی لە نێوان دەوڵەمەندی و خەڵکیدا وا دەکات کە کاتە چۆن دەکرێت لە هەرێمی کوردستاندا وەک ئاماژەمان پێدا کۆمەڵێک سەرچاوی زۆر گرنگمان هەیە بەڵام تا ئێستا بەباشی پشتیان پێ نەبەستراوە بۆ بەهێزکردنی ئابووری و دانانی ئابووریەکی تۆکمە ئەوەی کە زیاتر پشتی پێبەستراوە سەرچاوی وزە بووە نەوت بووە غاز بووە و خۆشتان لە دیدارەکەتان لەگەڵ بەڕێز قوبا تاڵبانی جختانەوە کردەوە چۆن ئابووری هەرێمی کوردستان بکەن بە ئابووریەکی فرەچەشن کەوایە ئەم ڕێگەیە چۆن دەکرێت ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی تۆکمە بێ بەڵام نەک تەنها پشت بە یەک سەرچاوی داهات ببەستێت سەرچاوی داهاتەکانی فرەچەشن بکات. بە یەک وشە ئەڵێم فێرکردن یاخۆت ڕۆشنبیری من مێژووی کولتور و ئابووریم خوێندۆتەوانێ یاخۆ لە کۆمەڵوارەی کردووە لە ڕێگەی داستانی گەلگامشەوانە بەراوردم کردووە بە کولتوری خۆر ئاوایی هەمیشە هەندێک نەتەوە هەند دەکرێت ڕۆشنبیرتر بن و زانیاری باشتریان لا بێت لە چاو ئەو
نەتوانێت ئەوە شوای کردو هەندێک نەتەوە فەیلسوفی زیاتریان هەبێت و بیرمەتی باشتریان هەبێت و سیستەمی یاساییان هەبێت ئەو و ئێوەش دەکرێت سوود لە هەڵەی وڵاتەکانی تر بگرن وەکو وڵاتەکەی من وا دەکات کە ئێوە هەندێک ئیمتیازای ترتان هەیە کە والتان لێ دەکات خۆتان ڕزگار بکەن و بگەنەوە بە ڕەوڕەوەی پێشکەوتنی تەکنۆلۆژی بۆ نمونە پێشتر پەیجەسە بوو وەکو تەلەفۆنێکی بچکۆلەوە بوو کە پێی دەوت یەکێک تەلەفۆنە بۆ دەکات بۆ کاتێک ئەمریکەکان دەبین ئەوان زۆر ئەویان بەکارهێناوە ئێمە بازماندا بۆی کە بگەینە قۆناغی مۆبایل بۆ ئەوە ژوارێکی کە چیتە پشت نەبەسین بە تەلەگراف کە چیتر بەکار نەهێنرێت ئەوەش بازێکە وای کردوە بەرهێنان بکەن بۆیە ڕێنمایی بەرژ ئامژگاری من ئەوەیە کە هەوڵ بدەن خەڵکە زیرەکەکانی ئێوە خەڵکی زیرەک و داهێنەر بێنن بۆ ئەوەی کە شێوازی بکردنەوە بگۆڕنەوە لە حکوومەت و پشت بەسەر چاوەکان نەبەستن بەتەنیا وە گەورەترین شتی مرۆڤایەتی ئەوەیە کە بڕواتان هەبێت بە توانای داهێنەرانی کەسانی ئازاد 30 ساڵ پێش ئێستا ئێمە هیچ بیرۆکەیەکمان نەبوو کە ئێمە لە چ شتێکدا باش دەبن هەندێک کەس کەسیان ناقەی ناکە بەڵام هەندێک کەس توانیان بداهێنانی باش بکەن نمونەیەکیشمان هەیە بۆ نمونە لە بەرهەمی دەرمانسازیدا کە ئێمە دەرمان هەنارە دەکەین بۆ هەموو جیهان پێش 30 ساڵ پێش سۆمە نەزانانی بەڵام وەک گوتم ئەوانە تۆن کە دەتوانن بیچێنن تۆکەش بریتێ لە کەسانی زیرەک و داهێنەر دکتۆر تۆماش ینی ئەوەی گرنگە لێرەدا ئەوەیە کە سوود لە ئەزمموی کەسانی بەتوانە وەربگیرێ و ئەو کەسانی کە شارەزاییان هەیە کەسانی بیرمەندن بهێنرێنە پێشەوە و سوود لە ئەزممون و لە توانای زانستی ئەوان وەربگیرێ بۆ ئەوەی چارەسەریان بارودۆخە بکەین بەڵێ ئەوە دوو پێکاتەی سەرەکی هەن کاتێک کە دەتەوێت ئابوووریەکی دەوڵەمەند دروستەکەن یەکەمیان بریتە لە سەرمایە ئەوەی کەشیان بریتە لە کارکردن بریتە لە سەرمایهداری کە بەلای منەوە گرنگە منەوە ئابووری ناسێک و بڕواایەکی بەهێزم بەوە هەیە کە بڕێکی زۆرم بەو بیرۆکەی هەیە کە لێوێ هاتووە کە دەڵێت پارە پێشم شەکە بەڵام پارە بە پلەی دووەم دێت بیرۆکەی باش ئەوەیە ئەگەر ئێوە بێت و کانێکاری باش بکەن بۆ ڕزگاربوون لەو تەڵانەی کە هەیە لە جیهاندا بۆی کە تەی نەکەون بەبێ هیچ پرسیارێکە ئەوە بە دڵنیاییەوە دەبنە کەسانێکی زۆر دەوڵەمەند وڵاتێکی زۆر دەوڵەمەند لە هەرێمی کوردستاندا بەتایبەت لە بواری وزەدا لە سێکتەری وزەدا ینی گرێبەستێکی 50 ساڵە هەیە لە هەرێمی کوردستان لە بواری وزە لەگەڵ تورکیا کە واژۆ کراوە یعنی دەمەوێت پێم بڵێ لە ڕوانگەی زانستی ئابوووریەوە ینی لۆجیکە حکوومەتێک سەرچاوێکی سروشتی وەک نەوت بۆ ماوەی 50 ساڵ ینی بدات بەلایەنێکی دیکە ینی هەندێک گرێبەستی دیکەش هەیە لەم جۆرە یاخود لە بواری دیکە هەر بۆ پرسی ئابووری و داهاتی هەرێمی کوردستان کە هەندێک گرێبەستن لەگەڵ وڵاتانی دیکە واژۆ کراون ئەم گرێبەستانە ینی هەندێکیان گرفتیان دروست کردووە بۆ هەرێمی کوردستان چۆن دەکرێت ئێمە لەم گرێبەستانە ڕزگارمان بێ ئەو گرێبەستانەی کە بوونەتە هۆی گرفت و بچینە قۆناغێکی باشترەوە ئەو وڵاتانەی کە هیچ سەرچاوەیەکی سروشتیان نییە پێویستە کاری زۆر زیرەکانە بکەن بریتە لە هەناردەکردن کە بەهایەکەی و داهات تێچوەکەی کەمترەوە و ئەو نرخەی کە پێی هەنەڕێ دەکەم یەکێک لە هەڵێکی وڵاتەکەی ئێمە کردی لە سەرەتادا ئێمە دارستانی زۆرمانە بوو بۆیە درەختەکانمان بڕیەوە و مرۆڤەکان توانیان سەرجەم درەختەکان ببڕنەوە سەدان هەزار ساڵە مرۆڤ و کارە دەکات و شتێکی قورس نییە ئێمە درەختەکانمان بڕیەوە و هەناردەمان کردن بە شوێنێکی تر لەواچێ یەکەمان هەبوو بێت بۆ بازرگانیکردن ئەوە ڕەچەتەیەکە بۆ ئەو کارەساتەی کەوای کرد لە ماوەیەکی کەمدا هەژار بین و دارستانمان نامێنێت ئەگەر بتوانم بۆ شێوەیە قسە بکەم بەڵام یەکێک لەو شتە زیرەکانی کە دوای ئەوە کردمان بۆ هەناردەکردن و وامان کرد کە لەو درەختە مێزێک یان ڤایۆلێنێک یاخود پەیکەرێک دروست بکەنەوەکو کارێکی هونەری
هەناردەی دەرەوەی بکەن واتە قەتی درەختەکەمان کرد بە کارێکی هونەری و شاکارێکی هونەری بە نرخێکی گرانتر دەینێریتە دەرەوەی وڵاتەکەی و خۆت و ئەو کاتەتوانی گیانی داهێنرانەی مرۆڤی بخەیتە گەڕ لەو بوارەدا. بۆیە زۆرێک لە وڵاتە پێشکەوتووەکان چیتر بە شێوە کار ناکەن لەگەڵ کەرچەکان بۆ نمونە IBMمان هەیە کە مادەخاوەکە وەردەگرێت و دەیگۆڕێت بۆ کۆمپیوتەر باش دەتوانانی بگۆڕی بۆ تەورێکە بەڵام کۆمپیوتەرەکە بە نرخترە و داهاتی زیاترە. IBM ئەمڕۆ چیتر درخت نابڕێت. ئێمە مایکرۆسۆفتمان مایکرۆسۆفت کار ناکات لەگەڵ مادەی خاودا بەڵکو کار دەکات لەگەڵ کۆمەڵێکی بیرکاریانەدا یان هە کۆمەڵێک کاوکێشەی ماتماتیکیانەدا یاخود کۆمپانیەکانی خۆراکی یا کۆمپانیەکە گۆگڵ کار ناکەن لەگەڵ پرۆگرامەکاندا و ڕێگەت دەدەنێت کە هۆم ڤیددیۆی خۆت تۆمار بکەن کۆمەڵک وبسایتی تریشانە ئەوانە ئێستا ئەو کەسانە کە دەوڵەمەندی دروستەکەن. بە دیاریکرای دەمەگەڕێم بۆ سەر پرسیارەکەم سەبارەت بۆ گرێبەستانی کەواژۆ کراوە لە نێوان هەرێمی کوردستان و هەندێک وڵاتانی دیکە بەتایبەت ئەوەی کە زۆر گرنگە گرێبەستێکە لە بواری نەوەدا گرێبەستێکی 50 ساڵەیە لەگەڵ وڵاتی تورکیادا ئیمزا کراوە. هەندێک گرێبەستی دیکەشن کە بوونەتە سەرچاوەی گرفت بۆ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان لەم قۆناغەدا چۆن دەتوانێت خۆی ڕزگار بکات لەو جۆرە گرێبەستانی کە کردوویەتی لە ساڵانی ڕابردوودا کە ئێستا لە واقعدا دەرجەکەوێت کە ئەمانە گرفتن بۆ وڵاتەکەی بۆ خراپبوونی ئابوووریەکەی چۆن لەمانە دەرباز بن چۆن دەکرێت پیاچوونەوەیان پیا بکرێتەوە جارێکی دیکە. شتێکی تر یەکی گرە هەڵانەی تر کە ئەکرێت کە بریتە لە هەناردەکردنی نەوت و پاشان دوای ئەوە کەسێکی تر دەدۆزنەوە لە شوێنێکی تر و دووبارە نەوتەکە ئاهاوردە دەکەنەوەوانێ و بە نرخێکی گرانتر ئەوەش گرانتریان لە سرێن دەکەوێتەوە بۆیە دەرچوون لەو بازنەیە بریتە لە گرنگترین شتی سەرەکی کە پێویستە بکرێت. بەڵام لە وەڵامی پرسیارەکەی تۆدا بە شێوەیەکی ڕاستەوە خۆتر دەڵێن بنەمای دووەم بۆ نەتەوە سەرکەوتەکان ئەوەیە کە ئێوە بتوانن هاوبەشی زیاترتانە بێت زۆترین هاوبەشتانە بێت ئەوەیە کە لە بنەمانەی کە یەکێتی ئەوروپا جێبەجێی دەکات دەمانەوە خەڵکی زیاترمان هەبێت لە هەمان لاپەڕەتدا و ئاڵوگۆڕێکی ئاشتیانە هەبێت دەتوانین هەموو شتێک ئاڵوگۆڕ بکەیت بیر و باوەڕ بیر و بۆچوون سەما هونەر هەموو شتێک قابلی ئاڵوگۆڕکردن لە ڕێگەی بازرگانیەوە بۆ ئەوەی کە بە شێوەیەکی باش خۆتدا مەترێنێت و نەتەوەیەکی سەقامگیر بیت ئەوە بەدڵنیاو دەتوانێت بە تێڕوانی من پێویستە ئێوە بنە هەرێمێکی دەوڵەمەندی OAS واتارێمێک بۆ ئازادی و سەقامگیری و بێگومان ئەو کاتە هاوبەشی بازرگانی زیاترتان دەبێت کارتان لەگەڵ دەدەکان و پێم وانییە کە پێویستە یا پێمانێک کە ئەوە باش بێت کە پەیوەندیەکە تەنیا لەگەڵ لایەنێکا بێت و لەسەر شتێک بێکە چیتر لە دەستی خۆتدا نەمێنێت و خەڵک ئێمەی ئابووری ناسان ئەزانین کە لە ڕێگەی ئەوەی دەیخوێنەوە و دەزانین چی ڕوودەدات لە ڕووی ڕوانگەی ئابووریمان و ئەدەزانین ئێوە بازرگانی بەچێوە دەکەنە ئێوە پێویستە ئەو کەسانە شاڵ بژێرن ئەو نەتەوانە شاڵ بژێرن کە هەوڵ دەدەن شتێکیان لێ فێر پرسی وەبەرهێنان کرد و هاوبەشی زیاتر دروست بکرێ هەرێمی کوردستان دەزانین ینی هەرێمی کوردستان لە سەرەتای 2006ەوە وەبەرهێنانی ناوخۆی دەست پێ کردۆر و ئێستا شەرێمەکە ینی ژینگەیەکی لەبارە کە لە سەرەتای هەستانەوەی بواری ئابووریدایە چۆن دەکرێت ینی ئەم ڕێگەیە بگرینە بەر کە لە جەرەوە خەڵک بێت لە ناو هەرێمی کوردستاندا وەبەرهێنان بکە بە چ ڕێگەیەک ئێمە دەتوانین ئەمە ئەنجام بدەین پێشتر ئاماژەت بۆ جا کە ڕەنگە هێشتا هەندێک لە ڕۆی سەقامگیری ئەمنیەوە عێراق بەگشتی هەندێک گرفتی تیادا بێ ڕەنگە هەندێک وەبەرهێن کە بیر لەم لایەنە دەکەنەوە نێنە عێراق و هەرێمی کوردستانەوە بەرهێنان بکەن چۆن دەکرێت ئەم دڵنیایە دروست بکرێ بۆ بەرهێنەران لە دەرەوە کە بێنە هەرێمی کوردستانەوە بەرهێنان بکەن. لە تێڕوانینی من بۆ لە ڕێگەی و وتوێژانەی کە ئەنجامداوە لە کۆمارەکەی خۆمان و ئەوەی کە ئێم کردمان و ئەنجامماندا بریتی بوو لە ئەنجامدانی ڕیفۆرمێکی گەورە کە بەجددی جێبەجێکرا و هەوڵمان دەدا وەبەرهێنەرانی بیانی هاان بدەین بێنە ناوە بۆ باجی کەمتران لێ بسێنی بەڵام ئەوە شتێکی زۆر سەرکەوتوو نەبوو وەش جێگەی مفاجەە بوو ئەوەی کە ئەوان
لایەن گەرنگ بە بریتی بوون نەبوونی بیرۆکراسیە نەبوونی گەندەڵیە چونکە پێڵاو درێک دەتوانێت پێڵایەک دروست بکات بۆیە بیرم لەوە کردەکە بیرۆکەیەکی باشە وەبەرهێنەرەکان بڵێن باشە ئێمە کێشەمان هەیە لە ڕژێمێکی کۆمۆنیستیاتینەتە دەرەوانەوە کەواتە ئێوە پێویستە کەسانێکی زیرەکتان هەبێت لە بواری خزمەتی مەدەنیدا کە کارت لەگەڵتانە بکەن و بەتایبەتی لە سەردەمی لە سایە سیستەمی بیرۆکراسیەتە بەتایبەتی کەم لە سایدە لەدایکبوون و کێ کارم بۆ دەکات و کێ کاری لەگەڵ دەکەم و کێ پارەکەی پێ بدەم لەبەر ئەوە بێنەرە بەرچاودا ئەوە بیرۆکەیەکی باشە بۆ ئەوەی کە کارێکی لە شێوەیە بکرێت وە کەسانەکەمە گەرنتیە ئەوە بدەن کە وەبەرهێنانەکە سەلامەت دەبێت و ئارامە بێت و دەستی بەسەردا ناگیرێت و بیرۆکراسیەتیشێ لە سەبارە بە کەیسەکە ئێوە لەوانێت دوای 1-2-3 ساڵ ئەو بیرۆکراسیەتە لەوانێ نەمێنێت و پاشان وان لێ بکەن کە چاکسازی بکرێت لە سێکتەری خزمەت گوزاریەکان دەکەوە شکارێکی گرنگ و پێویستە بیکەن ئەو کاتە بێگومان یاسا و سیستەمی باششتان دەبێت ئەوە شتێکی زۆر ضروریەکە بکرێت کاتێک جنابەت دەگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆت تا چەند دڵنیایی دەدەی بە وەبەرهێنەران بە سەرمایەداران کە بێنە هەرێمی کوردستانەوە و وەبەرهێنانی خۆیان بکەن بۆ پێی کە جەنابەت ئابووریناسێکی گیانی و کۆماری چیکی بێگومان کازمونێکی زۆرش هەیە لە بارەکەدا پەیامت چی دەبێت بۆ کۆمپانیا جیهانیەکان بۆ کۆمپانیا گەورەکان و بۆ سەرمایەداران کە بێنە هەرێمی کوردستانەوە و وەبەرهێنان بکەن هیچ بەنیازی نووسینێکت هەبێت و دوای گەڕانەوە لە سەردانەکە لە هەرێمی کوردستان کە دەگەڕێتەوە بۆ وڵاتی خۆت چی دەنووسی لەبارەی سەردانەکەتەوە بەڕاشکەی وەڵام بدەیتەوە سپاس دەکەم ئەتوانم دڵنیات بکەمەوە کاتێک کە پلانم دانا بۆ سەردانەکەم بۆ ئێرە و کە بە هەموو هاوڕێکانم وت کە سەردانی ئێرە دەکەم بەتایبەتم باردۆخای کۆڤید-19 بڵاو بووەتەوە هەر هەمیان وتیان زانی وتیان کە تۆ زانیان کە ئێوە لە باردۆخی سەختان ئێوە نەتەوەیەکەن کە خەباتتان و تێکۆشانتان کردووە و دەتوانم تەوسیەی خۆم یا ڕستپاردەی خۆم بەرزکەمەوانێ بۆ هەموو لایەکە بۆ هەم کۆمپانیەکان و پێیان بڵم کە ئێرە بارودۆخێکی سەقامگیر و بەئۆقرێ و خەڵکی ئێرە زۆر دۆستەکانی خۆیان خۆش دەوێت لەوانە نەتوانم گەرنتی تاو بدەم بەڵام ئێمە ئەو شتە دەکەین کە دەکرێت بە تایبەتی کارکردن بە پێی یاساکانی ئەوروپا و هەروەها یەکەم شتیشی کە لە کۆماری چیک گرنگ پێدەن ئەوەیە کە ئایا وەبەرهێنانەکانیان سەلامەت دەبێت لە 100% و ئەو پارێکە خەچی دەکەن سەلامەت دەبێت و دەگاتە شوێنی خۆی لە بەڵێ هیوادارم ئەو هەماهەنگیەی کە هەیە ئەو بەدڵنیایی وەکو ئەکادمیەکە شتێک دەبێت بەتایبەتی لە نێوان زانکۆکان دەکرێت کاری لەسەر بکرێت و من بۆ خۆم چاوم لە دوا ڕۆژە بۆی کە ئەو کەسانە بیانم بۆ ئێرە و خەڵکی بگەڕێنەوانی و ئەوە شتێکی زۆر گەرنگە بۆیە کە خەڵکی خۆیان بە چاوی خۆیان ئۆقرەی و سەقامگیری ئەم هەرێمە ببینن و ئەزمموی بکەن ئەوەش گەورەترین گەنجینەیەکە ئەوە هەتان دکتۆر بە بۆچوونی بەڕێستان چ جۆرە وەبەرهێنانێک بۆ ئێستا گرنگە لە هەرێمی کوردستان بکرێت کە کاریگەریەکی خێرای دەبێ لە بەرەو پێشبردننی ئابووری هەرێمی کوردستاندا and very short. So, for example, in the beginning, هەل سەرتاوە کاتێک وەبەرهێنەرانی بیانی هاتن بە وڵاتەکەی ئێمە 30 ساڵ پێش ئێستا کوالیتیەکە زۆر نزم بوو هەروەها گەشتیاری سەرەتای گەشتیاریش وەبزانم لە حڵتەکە ئێوە تۆزێ جیاوازە بێت ئەو گەشتیارانی کە سەرەتادان وڵاتەکەی ئێمە گەشتیاری بوون کە هەرزان بوون شتی پارێکەمی خەرج دەکرد و شتی هەرزان بەهیان دەگرێت کارمە لەگەڵکردن سەرەتا کە دەستمان کرد بەکار بریتی بوو لە دروستکردنی ئۆتۆمبیل و پێکاتەکانی یاخود پارچەکانی ئۆتۆمبیلمان دەهێنا بۆ کۆماری چیک و کۆمان دەکردنەوە بیرۆکەیەکی باش نییە باش بەڵام زۆریش باش نەبووم دواتر نزمی کوالیتی بەرهەمەکان کە کارمە لەسەر دەکرد و ئەو کرێی کە ئێمە وەرمان دەکرد وردەوای کرد کە بەرز بێتەوە ئەوەش وای کرد سوودێکی زۆر بگرێنە لە هەرێمێکی ئۆقرا
بەڵام نرخەکانی کار زۆر نەزان بوو ئەوەش ئەو شتە نەبوو کە ئێمە بانەوێت تێیدا بمێنینەوە ئەگەر بێت و تەماشای ئۆتۆمبیلی شکۆدا بکەیت پێشتر گاڵتەی پێکرا نوکتەیەک بوو هەمووی نوکتەیە کە سەبەر ئۆتۆمبیل نیو شتێکە لەسەر چوار چرخیان چوار تایە ئەڕات دوای 30 ساڵ لە ڕێگەی وەبەرهێنانی بیانی و ویستمان لە ڕێگەی سەرمایی خۆمان و کاری لەسەر بکەینەوە شتێکی قرس سەخت بوو پاشان هاوڕێ و دۆستەکانی خۆمانمان بانکیش کرد و داوامان لێکردن کە سەرچاوەکان فرە بکرێن ئەمە جۆر بکرێت و زۆر وڵاتی تریش کار لەگەڵ بکەنە وانوەها کوالەتی گەشتیاریشی بەرز بەوە هەروەها کوالەتی ئۆتۆمبیلەکانیشمان بەرز بۆتەوانەوە بۆ نمونە کە دەچیتە ناوی دەبینیت ئێرکۆندیشنی تایە کوشتێکی باشی تایە کۆمپیوتەری تایە و هەروەها سیستەمی تەلەفۆن کەواتە ئۆتۆمبیلەکە چیتر ئۆتۆمبیلێک نێ بەڵکو ژووری دانیشتنە لەسەر چوار تایە ئەڕاتە ئەوەش وا دەکات کە بەهاکەی بەرزتر بێتەوە لە سەرەتاوە بە کوالەتێکی نەزم دەستمان پێکەت و وە کاتێک کە کاری خۆت دەسەلمێنێت و ئەوە بەهای وەبەرهێنانەکەش بەرزتر دەبێتەوە دەکە وڵاتەکە و دەوڵەمەندتر بێت ئەوەش بۆ ئەمەش خوێندن سەکتەری سەرچاوە مرۆیەکان دەمەوێت بکەین لە هەرێمی کوردستاندا ینی بە پێی و خەمڵاندنانەی کە کراوە تا ئێستا نزیکەی 5 ملیۆن و 500 هزار کەسەیە لە هەرێمی کوردستاندا کە لەم ژمارەیە ینی دوو لە سەرسەی موچەخۆرە ینی ئەگەر جێ بکەینەوە لە هەر خێزانێکی سێکەسیدا یەک کەسیان موچەخۆرە لە هەرێمی کوردستاندا ینی ئەم جۆرە سیستەما لەگەڵ لۆجیکی ئابووریدا یەک دەگرێتەوە؟ هیچ شتێکی زیاترم نییە ئیزافەی بکەم بۆ ئەو پرسیاری تۆ باشە جگە لەمە دکتۆر شتێکی دیکە هەیە لە هەرێمی کوردستان ئەویش ڕۆشنبیریە لە کارکردن و لە هێزی کاردا ژمارەیەکی زۆر لە یاخود دەکرێت بڵێن بەشێکی زۆر لە هاوڵاتیان هەیە کە حەزیان بۆ کارەکەیان نییە یاخود ئەوەی کە کاریان پێ ناکرێت ینی بۆ ئەم لایەنە دەبێت چی بکرێت جەنابە دۆک و ئابووری ناسێک چیت هەیە بۆ ئەمەکە بەشێکی زۆر لە هاوڵاتیانمان تەنها موچەخۆرن وەک ئاماژەم پێدا لە کەرتی تایبەت یاخود کارێکی دیکە ئەنجام نادەن خۆیان زۆر کەم هەیە کە بزنسێک و کارێکی تایبەتی خۆی بکات بەشێکی بۆ دەگەڕێتەوە کە خۆیان کار ناکەن حەزیان بە کارەکەن یاخود ئەگەر کاریش بکەن توانە و وزەی خۆیان بەتاوەتی لە کارەکەدا بەکار ناهێنن. ئەوە بۆی من وێنەیەکە بۆ نەوەی نوێی کوردستان کە لێرە هەیە و بە بەرچای خۆمە دەیبینین و ئەوان شتێکی زۆر بە نرخ و بە بەهاداریان بەدەست دەکات لە سەرانسەریان بۆ نمە پێش چەند ڕۆژێک سەردانی بازارێکم کرد و شتێکیان قماشێکی هەرزان بەهیان دەهێنا و دەیانگۆڕی بۆ بووین باخێکی زۆرگران بەهاتە ئەو باش کاریگەرێکی گەورەی هەیە لەسەر ئاهوری جیهان ئەوەی کە لێرە دەیبینە دوکانی بچووکەمان هەیە و خەڵکێکی پڕ بەتوانە و زەمان هەیە بەڵام لە ئاستێکی دیاریکراودا دەوەستن لەبەر هۆکارێکە دوای 4 ڕۆژ هێستا لەوە ناتوانم حکم بکەم لەسەری بەڵام ئەوەی کە لێرەدا نیمانە بریتە لە بزنس و کار و بازرگانی چینی مامناوەندە ئەو چینی ماوەندە دەکرێت ببنە هاو بەشێکی زۆر باش بۆ ڕکابەریکردن لەگەڵ سێکتەر و بوارە جیاوازەکانی کار و بازرگانی لە سەرانسەری جیهاندا وڵاتێکی کە سۆفاکە پێش 30 ساڵدا 30 ساڵ لە سەدا 90 خەڵکی کاریان بە حکوومەت دەکرد لە بێریشما کە ئەو ترسونی گەرانیە هەبوو کاتێک کە تۆ پلانێک دادەنێت و کاتێک لێت دەپرسێت چی دەکەیت دەڵێ حکوومەت گرنگی و بایەخ بە هەموو شتێک دەدات و پاسەوانی ئێمە و چونکە حکوومەت هەمووشی کۆنتڕۆل کرد و ویسماندا بچینە قۆناغێکەوە کە مرۆڤەکان پشت بەخۆیان بەستن حکوومەت هەموو شتێک نەبێت هەروەکو گۆگڵت بۆ نمونە تۆ دەڵێ من دووگۆڵی دەکەم تۆ پێزە دەکەم حکوومەت دەڵێت شتێکی زۆر باشە تۆپی پێ بکەیت نەک بۆکسێن بەڵام کاتێک کاری ئەەکەین شتێکی جیاواز دەبێت ئێوە کەسانی زیرەک و سەڵاکەشتانە دەتوانن کاری باشکەم من نازانم لە چ بوارێکدا بەڵام دڵنیام ئێوە بواری خۆتان دەزانەوە ڕەنگە بشتوانن ئەگەر ریفۆرم یاخود چاکسازی بکەن ببنە بەناوبانگترین ناوچەی جیهان ئەو کات بەدڵنیەوە هەمووچیان برسی بۆ بیستنی هەواڵی نوێ و خۆشە ئەوەی کە لە مێژدا دەرکەون و کاتێکی جیهان شتی وە دەدۆستنەوە ئەوە لەوانەیە
دەست بکەن بێن بۆ ئێرە بۆ سلێمانی بێتە ناوەندێکی سەرنج ڕاکێش کە توانای زۆر لێرە ئەبین. دکتۆر تۆماش لە هەرێمی کوردستاندا سەرچاوی مرۆیی باشمانەیە سەرچاوی مرۆیی بەهێزمان هەیە بەڵام بەشێکی زۆریان شاراون چۆن دەتواندرێت سود لەم سەرچاوە مرۆیە شاراوانە وەربگیرێ بۆ بەهێزکردنی ئابووری هەرێمی کوردستان. سەرچاوە مرۆیەکان جگەل لە سەرچاو مرۆیەکان شتێکی تریش هەیە بەتایبەتی ئەوشتی کە پەیوەندی بە ڕێکخراوەکانەوە هەیە ئێمە لە بواری ئابووریدا تیۆرێک یا بیردۆزێکمان هەیە لەلایەن ئابووریناسیەوە کە ناوی نیسکالینە کە ئەو ئەڵێ ئەگەر خەڵکانێکی زیرەکەتە هەبێت و هەمویان کار بکەن بە درێژایی 12 ساعت لە ڕۆژێکدا دوای بە ماندووی دەگەڕێنەوە بۆ ماڵەوە بەڵام ئەگەر بێت و بە شێوەیەکی خراپ بەڕێوە ببرن ئەوە هیچ بەرهەمێکیان نابێت و شتێک دەکانە بەڵام تەنیا ئەو نەدەبێ خەڵکی لەگەڵ یەکتری شەڕ دەکەن لەسەر پۆست و پێگەکان و بنتمانەشان بە یەکتری نابێت ئەوە بەو شێوەیە لە بیرۆکراسیەتدا ڕوودەدا بۆیە پێم وایە ئەنجامدانی ریفۆرم لە بواری بیرۆکراسیەتێکی زۆر گەرەنگە بۆ گۆڕینی شێوازی بیرکردنەوەی عەقلی بیرکردنەوەیان و بزانن لە چ شتێکدا باشن و دەڵێیت شاراوەیە ئەو سەرچاوە شاران دەبێت بدۆزرێنەوە جوانترین شتی لە ژیانی تۆدا شاردراوەتە. هەر سەبارەت بە سێکتەری کشتتوکاڵ سێکتەری کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا دکتۆر تۆماش بێگومان سێکتەرێکی گرنگە و زەویەکی بە پیتمان هەیە و لەگەڵەوەشدا ئەو هەوای هەرێمی کوردستان لەبارەوە بەرهەمی زۆر باش هەیە لە هەرێمی کوردستاندا بەڵام تا ئێستا بەڕێژەیەکی باش و لە ئاستێکی باش دانیە گرنگی جان بەم سێکتەرە و تا بتواندرێ لە پاڵ نەوت کە تا ئێستا بە تەواوەتی پشت بە نەوت بەسراوە بۆ دابینکردنی سەرچاوی داهات و ئابووری چۆن دەکرێت ینی لە هەرێمی کوردستاندا پلانێکی باش و تۆکمە هەبێ کە جگە لە نەوت سێکتەری کشتتوکاڵ کە زۆر گرنگە زیاتر گرنگی پێ بدرێت دەبێت پلانەکان چۆن بێ بۆ ئەم سێکتەرە تا بتوانرێت لە ڕێگەیەوە داهاتێکی باش بۆ هەرێمی کوردستان بەدەست بخرێت. کشتتوکاڵ بابەتێکە زۆر استراتیجە چکە بابەتێکی خۆی لە خۆی بابەتێکی استراتیژیە پەیوەندی بەوە هەیە کە خۆراک بۆ خەڵکەکەی خۆت بە دانیشتوانەکەت دابین بکەیت لە ئابووری پێشکەوتوەکاندا کشتتوکاڵ نزیکەی لە 102 یا کەمتر لە 102 داهاتی وڵات دابین دەکەن ئەمە بێنەرە پێچای خۆ لە وڵاتە پێشکەوتوەکاندا تەنیا لە 102 داهات دابین دەکات کە لە کاتێککە خۆراکی هەموو دانیشتوانەکان لەو سێکتەرەوە دابین دەکرێت و خەڵکێکی زیاتر خۆیان بۆ تەرخان کردووە بە پێچەوانی ئۆتۆمبیلە ئۆتۆمبیل لە خواردن و خۆراک بەهاکەی نزمترە بەڵام لە 102 داهاتی وڵاتەکان دابین دەکات هەر ئەوە شەوا دەکات کە کشتتوکاڵ وەکو تەڵەیەک وابێت جوتیارەکان یاخود لە بواری کەرتی کشتتوکاڵیدا لە ئەوروپا هەرچەندە دەستی کار و جوتیارەکان کریان هەرزانترە و زەوەیەکی بە پیتمان هەیە ئەوە بەرهەمەکانمان هەرزانترە ئەوەش بەهۆی تەکنۆلۆژیاوە بۆ نمونە وڵاتێک و دانیمارک وڵاتێکی زۆر زۆر گرانە بەڵام ئەوان دەوڵەمەندی بەدەست دەهێن لە ڕێگای کشتتوکاڵەوە لە ڕێگەی هەناردەکردنی شیرەوە نە بەڵکو لە ڕێگای ئەو شتانەوەی کە لە شیر بەرهەمی دەهێن و درستی دەکەن بۆیە لەم ڕۆژگارەدا کشتتوکاڵ بریتی نییە لە کارکردن لە ژێر تشکی خۆردا و هێزی فیزیکی و ماتریکەکانی خۆت بەکارتێ بهێنێت بەڵکو لەسەر ئامێرەکان جێگای دەستی مرۆڤیان گرتووەتەوە و کۆی ئەو پرۆسەیە کە بەڕێوە دەبرێت بۆیە ئەگەر بتانەوێت بزە و توانای خۆتان لە بواری کشتتوکاڵتە بەکار بهێنن ئەوە هەوڵ بدەن تەرکیزتان لەسەر بەها بەرزەکەی لە کەرتی و لە سێکتەری پیشەسازی لە هەرێمی کوردستاندا بە جۆرێک لە جۆرەکان لە ئاستێکی لاوازدایە بەشێکی زۆر لە کۆمپانیا و کارگەکان کار ناکەن یا خۆت گرفتیان هەیە بێگومان کە بوونی بەرهەمی ناوخۆی کارگەمان هەبێت ناوخۆی هەرێمی کوردستاندا کە کاڵاو شمەکەکان دروست بکە ڕەنگە پێویستمان بە زۆر پێداویستی نەبێت کە لە وڵاتانی دەرەوە بۆمان بێت کە دوجار لە هەرێمی کوردستاندا بێگومان و بەرهێنان بکرێ یاخود کارگەکانی خۆمان ئەو کەلوپەل و پێداویستیانی کە پێویستە دروستی بکەن هەم داهاتێکی زیاتر بۆ ناوخۆی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە هەم
لە جیاتی ئەوەی کاڵاکان لە وڵاتانی دەرەوە هاوردە بکەین کە بێگومان ئەمەش دەبێت بڕێک پارەی بۆ تەرخان بکرێت چۆن دەکرێت کارگەی زیاتر لە هەرێمی کوردستان دروست بکرێت چۆن دەکرێت زیاتر گرنگی بە کاڵا و بەرهەمی ناوخۆی بدرێت لە هەرێمی کوردستاندا. هەندێک لە کارگەکانتە پێویستە ئیفلاسبوونی خۆیان ڕابگەێنن چونکە کە شتێک بەرهەم بهێنن کە چیتە جێگای گرنگی باخپێدان نەبێت ئەوە پێویستە بڵێن باشتێکی تر تاقی بکەینەوە. سەرمایە هەمیشە هەوڵ دەدات شێوازی نوێ بدۆزیێتەوە و ئەو ڕاگەاندنی ئیفلاسبوونێکە کە لە شتەهەرە گرنگەکان لە سەرمایەداریدا و لەو بڕواایشدا هەموو حکوومەتەکان هەوڵ دەدەن دڵنیا بن کاتێک یاریەکە لەلایەن خەڵکیەوە هەوڵ دەدەن دڵنیا بن یاریەکە لەلایەن خەڵکیەوە دەکرێتانەن ئەگەر بشدۆڕن واگەر بێت و بە شێوەیە یاری بکەین کە ئێمە چێژ یاریەکە وەربگرێتانە ئەگەر بشدۆڕین ئەوە دەمەوێت دووبارە لەگەڵ تۆدا یاری بکەمەوە بۆیە ڕزگارکردنی ئەو سەرچانەوەشی زۆر گەرنگە قەت نازانیت کە کامیان سەرکەوتوو دەبێت یا سەرکەوتن بەدەستێنێت بۆیە کەواتە شتێکی کەمێک سامناکۆ یاخود ترسناکە بەڵام ئەو گرنگترین سەرچاوەیە لە مێژوودا کاتێک ڕێگە بە خەڵکی دەدەیت بخوێنن و کاتە ڕێگەیان پێ دەدەیت ئیلهامێک وەرگرن. سەبارەت با پرسی موچەخۆرانی هەرێمی کوردستان کەمە پرسێکی زۆر گرنگە ئێستا لە هەرێمی کوردستاندا ینی بەهۆی بڕینی پشکی لە سەدا حەڤدەی بودجەی تەرخانکراوی عراق بۆ هەرێمی کوردستان لەگەڵەوەدا بەهۆی شەڕی داعشەوە کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستان و لە ئێستاشدا کە پەتای ڤایرۆسی کۆرۆنا زۆر بەربڵاو ئەمانە هەمووی گرفتیان دروست کردو ئەمانە هەمووی بوونەتە گرفت بۆ پێنەجانی موچە یاخود بۆ لێبڕینی موچەی فەرمانبەرانی کوردستان. بۆ ئەم پرسا ڕێگە چارە چێ لە ئێستادا ینی ڕێگە چارەیەکی واقعی بۆ ئەم دۆخە ئێستا هەرێمی کوردستان جەناب دۆ کوابووری ناسێک چ ڕێگە چارەیەک هەیە لای تۆ چ پلانێک هەیە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە؟ دەتوانم بە نوکتەیە دەست پێ بکەم. ئێمە ئەم نوکتەمان هەیە بۆ سیستەمی کۆمونیستی لە ناوەڕاستی شتەکاندا کە تێیدا گەورە بووین. سیستەمی کۆمونیستی چۆنی کاری دەکرد؟ خەڵکی کاریان دەکرد و خۆیان وای پیشان دەدا کار بکەن و حکوومەت خۆی وای پیشان دەدا کە موچە دەدات. بۆیە ڕۆژێک لە ڕۆژان بڕیارەندا کۆتایی لەو خۆ دەرخستون و نواندنە بهێن و کۆتایی پێ بهێنن. بۆیە بەڕاستی واو زانیارانەی کە ئێمە بەدەستمان گەیشتووە سەبەر بە بیرۆکراسی و ئەوەی کە ڕوو دەدات شتێکی لەوا شتێکی زۆر ئاسایی و نۆرماڵ بێت شتێک کە تۆ بۆ ماوەیەکی زۆر دەیکاتە وا دەکات بە تێپەڕبوونی کا شتێکی ورد و پێویست نەبێت و ژەنگاوی بێت. ئەنە جا خۆت هەست دەکەیت بۆ نەکاتە خۆم لە کاتی خزمەتگوزاریدا کارم دەکات پێم وا بکە پێویستە هەموو شتێک دابخەمو لە سەرەتاوە دەست پێ بکەم ئەوەش مەحاڵە. بەڵام کاتێکە کارێکی وا دەکەیت کاتی خامیکردنەوە دێت ئەوە شتێکی زۆر زۆر گرنگە بێتەوە خاڵی ژمارەکە خاڵی دووەم کە بریتە لە بە دیجیتاڵیکردن. من خۆم ئاواتیەوە ناخوازمەوە بەڵام ئەو ئەقلێتەی کە ئێمە کاری پێ دەکەین لەگەڵ خوێندکارەکانش بکەمە کار دەکەین. لەوانەیە ئەم ڤایرۆسە بۆ نمونە ئەگەر بۆ ماوەی 10 ساڵی کە بخیانە چیەکەی چارەسەر چییە؟ چارەسەرەکە ئەوەیە کە هەموو کارەکان بگۆڕیت بکەی بە کۆمپیوتەری دیجیتاڵی و خەڵکی بتوانن ئۆنلاین لە ماڵە کار بکەن. کارێکی سەخت دەبێت بە تایبەتی لە کاتێکدا خەڵکی دەچن ئەو قۆناغ ڕاوسەرەوە. بۆیە من باس دەدەم بۆ شێوازێکی کە زۆر ئاسان بێکە لە ئابووری دیجیتاڵی زۆرێک لە وڵاتانی کە ئەو کارەیان کردویان ئەو کارەتایکان ئاگەر لە سەدا سی هێزی کاری کۆمپانیەکان لە بیرۆکراسیە سەرف بێت ئەوە شتێکی خراپە. دکتۆر تۆماش پێشتان خولەکێک پرسیارێکی دیکەم کرد سەبارەت بۆی کە ئاماژەم بۆدا لە هەرێمی کوردستان ینی ژمارێکی زۆر لە هاوڵاتیانمان هەیە و لەگەڵ ئەوەشدا لە 5 ملیۆن و 500,000 بەشێکی زۆریان موچەخۆرن. بەڵام جنابەت بە تەواوەتی وەڵامت نەدامەوە ئەمە تا چەند گرفت بۆ ئابووری هەرێمی کوردستان دروست دەکات کە ژمارێکی زۆر موچەخۆرمان هەیە لە هەرێمی کوردستاندا. ئەمە گرفتە بۆ ئابووری یاخود لەگەڵ ئابووری ناسیدا ئەم جۆرە دەگونجێ یاخود ڕێگە چارەی دیکە چییە؟ ینی ئەم ژمارە زۆرە موچەخۆرەمان هەیە چۆن چارەسەری ئەمە دەکرێت؟
those that are not paid or that are paid. Sorry, I didn't ئەگەر understand. Your employees are paid? Yeah, the government should. حکوومەت حکوومەت سێکتەرێکی بەرهەمهێن نییە حکوومەتی خۆی دەردەخات حکوومەتێکی بێت بەڵام ئەمە کێبڕکێن نییە خۆ ڕکابەریەک نییە هەر هەموو مرۆڤێک پێویستە عقلێتێک یا خوشێواتێکی بیرکردنەوەی هەبێت بڵێ ئەگەر من هەڵێ بکەم ئەوە ئەو لەوانەیە من لا ببات هەمان شتێش لە کێمبڕکێدا ڕوودەدات و ڕۆڵی حکوومەت ئەوەیە کە کێبڕکەیەکی دادپەروەرانە هەبێت و ئەوانەی کە دەدۆڕێن نەمرن لە بەرسا بە پێچەوانەشەوە گەر بێت و هەوڵ بدەیت ئەو خەڵکە هاوکاری بکەیت و لە مەودا درێژدا سێکتەرێکی باش بێت و مرۆڤ بتوانێت پشتی پێ ببەستێت کاتی خەڵکێکی زۆر پشت بە حکوومەت دەبەستن ئەوە دەبێتە هێزێکی سیاسی دەبێتە فشارێکی سیاسی خەڵکی لە حکوومەت و ڕەت دەبنەوە کات ئەگەر بێت و حکوومەت شتیان بۆ جێبەجێ نەکات ئەگە موچەکان بداتیان نەداتێت و توان فشار لە حکوومەت دەکەن بۆیە لە بارودۆخێکی ئاوادا بۆی کە وەڵامێکی وردی بدەمەوە ئێمە چەندی زانکۆمان هەیە لە جیهاندا دەستیان کرد بە پێدانی کۆمەڵی کۆرس کە لە سای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڤید-19 دەستیان پێ کردووە و ئەو زانکۆیانە زانکۆی زۆر باشن و ئەگەر تۆ کارێک نەبێت ئەوە کار لەسەر خۆت بکە لە ژیانیشتا تۆ یا کار بۆ کەسێک دەکەیت یاخود کار لەسەر خۆت دەکەیت لە بارودۆخی ئێستاشدا پێم وایە شتێکی وا دەبێتە نیعمەتێک نەک نەفرەتیەک پێویستە بیر لە شێوازی نوێ و ڕێگەچاری نوێ بکەن و بۆی کە ئاسی ڕۆشنبیری خۆمان باشتر بکەین بۆ نمونە ئەگەر بە دیجاڵیکردن بۆ دیجاڵیکردن وا دەکات چیتر پێویستە بە ئۆتۆمبیل نەبێت و بۆ نمونە ئەگەر بێت و نەوت نەبێت یاخ تێشتی خۆر نەبێتەوە خەتای شۆفێرەکە نەبێت شۆفێرەکە لەوانە هەڵ بدات کە فێری ئامادەکردنی ژەمە خۆراکی شووسی بێت بۆیە نووسین دەکرێت زۆرش سەبارەت بۆ شتانەوە بنووسێت. دکتۆر تۆماش وەک دواپرسیار و زۆر بە کورتی وەڵام بدەیتەوە سپاس دەکەم بەگشتی پێشنیازەکانی تۆ چییە بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە کاری لەسەر بکەن بۆ بنیادنانی ئابوورێکی باش و تۆکمە لە هەرێمی کوردستاندا و هەروەها بۆ تاکی کورد چ پەیامێک تێجەنا بدۆک و ئابووری ناسێکی گەورەی جیهان کە چۆن بتوانن هەر کەسێک خۆیان داهاتی خۆیان باشتر بکەن و ئابووری خۆیان بەرەو پێشتر بەرن بە کورتی وەڵام بدەیتەوە سپاس. Briefly, find the most difficult thing in بە your کورتی life. قرسێنی شت لە ژیانی خۆتدا بدەزەرەوە کاری لەسەر بکات ئەگەر من لێرە بم ئەوە شتێکی باشە بەڵام ئەگەر ئامانجێک نەبێت ئەوە هیچ شتێک نابێت هەوڵ بدە باشترین هاوڕێک بدۆزەرەوانێک کە لێوەی فێربیت و ڕێگا بدە خەڵکی دوای ڕۆحی خۆیان بکەوە. زۆر سپاس بەڕێز تۆماش سێدڵاچێک گەورە ئابوورناسی جیهان و چیک سپاس بۆ ئەم دەرفەتە سپاس کە لەگەڵمان ئامادە بووی. It's been a great pleasure. من زۆر خۆشحاڵ بووم. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەری ئەم دیدارە تایبەتە بوون. ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا تایبەت بە قوتابخانەکان